بەگومان دوای ئەوەی کچ و کوڕ دەکاتە تەمەنێکی دیاری کراوە پێویست ئەکات کە بیر لە هاوسەرگیری بکاتەوە و بچێتە قۆناغێکی دیکە لە ژیانی کە ئەویش پرۆسی هاوسەرگیری. جا ئامادەکارەکان بۆ ئەم پرۆسەیە لە پێش بیرکردنەوە لەم پرۆسە دەست پێ دەکات کە پێویستە هەردوو لە خۆیان ئامادە بکەن و پاشان بیر بکەنەوە لە پرۆسەکە و ئەو پێویستیانی کە پێویستە بۆ پرۆسی هاوسەرگیری چییە و هەڵبژاردننی کەسێکی گونجاو. و یەکێکی دیکە لەوەی کە ڕۆڵی هەیە لەم پرۆسەیەدا ئەویش خێزانە کە کارگەریەکی بەرچاویان هەیە لەوەی کە کچان و کوڕان چۆن بڕیار بدەن لە پرۆسی هاوسەرگیری و وەروە چۆن هاوکار دەبن بۆیان. ئێمە گفتوگوی ئەم بابەتە دەکەیم زانین ئایا کارگەری خێزان لە پێکەنانی پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتوودا چییە بۆ کچان و کوڕاندا بە میوانداری بەدرێ ئیسماعیل ڕێمایکاری خێزانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زە بەخێر مامۆستا بەدرێ. مامۆستا لەوە دەست پێ بکەم ئایا بۆچی پێویستە کچ و کوڕ هاوسەرگیری بکات و بیر لە پرۆسەی زەواج بکاتەوە؟ بەنای خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆم دەرفەتا دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە زیندووە. بێگومان هەموو کوڕە و کچێکی گەنج کۆمەڵێک خولیا و هیوا و ئاوات و ئامانج و حەز و ئارەزووی هەیە. ئەمە شتێکی حەشە هەڵنەگرە. هەر ئەگەر بگەڕێیتەوە بۆ لایەنە جەستەییەکان و بۆ لایەنە گەشەی جەستەییەکان و بۆ لایەنە هۆرمۆنیەکان و بۆ نەشونمای جەستەی مرۆڤ و لە ناویاندا کاتێک کە کوڕ و کچ گەشە دەکا و دەگاتە قۆناغی گەورەبوون و باڵغبوون و دروستبوونی غەریزە. ئەمە شتێکی حەشاڵ نەگرەوەی مەکە لە شەریعەتە هیچ شتێک شەرم نوێ دەبێمانە هەموو بخرێتە ڕوو. ئەمانە هەموو کە ڕوبەڕووی گەنجێک دەبێتەوە حاجە و پێویستێتی کە ئەو فەراغە دەرونیە و پێداویستە جەستەیە جارێن لە ڕووی جەستەیەوە بۆی پڕ بکرێتەوە و شتێکی حەشە هەڵنەگرێ هەموو کوڕێکی گەنج و هەموو کچێکی گەنج کە لە تەمەنی چۆنەڵی گەیشتە باڵغبوون و بەرەوسەر ڕۆیشت ئەو خولیایی لە زیهن و حەز و ئارەزوویدا بۆ دروست ئەبێ مەگەر گەنجێک ژینگەی لەبار نەبێ بارودۆخی ئابووری لەبار نەبێ یا کۆمەڵە کۆسپ و لەمپەر و ڕێگری هەبن بابەتی هاوسەرگیری. بۆیە بابەتی هاوسەرگیری جگە لە گرنگی خێزان، جگە لە مەهامی خێزان، جگە لە بەرەکەتی خێزان، جگە لە پێکەوەی، جگە لە بوونی مەوایەک، لە بوونی بۆنە چەترێک، لە بوونی ئەو خۆشی و شادی کە لە بینی دوو هاوسەری ڕێک و چۆنەڵی پێکەوە گونجاوە هەیە. مەشتێکی نیعمەتێکی گەورەیە بێجگە لەوانە کەواتە ئەوەی تریشی هەر پێویستە. بۆیە هەموو کوڕکچێکی گەنج گرنگە و پێویستە کاتێک دەگاتە تەمەنی گەنجی و لاوی و گەیشتە تەمەنی 18 ساڵی و خاوەنی قەرار بۆ کە توانی لەسەر پێکانی خۆی بوەستێ و ئیدارەدانی خێزان لە ئەستۆ بگرێ. ئەمە گرنگترینە هەم بۆ ئافرەتێک گرنگە کە ئامادەسازی و ئامادەگی و خۆ ئامادەکردنی هەبێ بۆ پرۆسی هاوسەرگیری کە چۆن ببێتە هاوسەرێکی سەرکەوتوو و دایکێکی سەرکەوتوو و ئافرەتێکی سەرکەوتووە. کوڕێکیش بە هەمان شێوە دەبێ خۆی هەم خولیا بێ هەم ئامادە بێ چۆنە بێتە پیاوێکی مرد کە بژێوی پەیداکەری خێزان و نەفەقە پێدەر و دروستکردنی مەوایەک بێ بۆ خێزانەکەی. باڵە گرنگە بۆ هەموو کوڕێک کچێکی گەنج هەم پێویستی جەستەییە و هەم پێویستی خێزانیە و هەم پێویستی ڕوحی دەرونیە. بێگومان مامۆستا بەدرێ تا چەند گرنگە هەل لە بدایەتەوە ینی کە منداڵ دێتە نێو ئەم خێزانەوە بە جۆرێک تەعامل بکرێ لەگەڵ یەکتریدا کە ئیدی ڕۆژە لە ڕۆژان دەبێت ئەم مناڵی من ئەم کچی من کە چێتە خێزانێک و ماڵێکەوە خێزانێکی سەرکەوتوو دروستکە. ینی زۆربەی کات زۆر لە توێژرای ئەماژیان بۆ کردووە کە بۆ منە لە نێو خێزان و ماڵێکدا گەر زۆر شەڕ و ناخۆشی و ئەمە ڕوویە بێ بە جۆر لە جۆرەکان کاریگەریە خاتە سەر ئەم مناڵی کە چێتە پرۆسی هاوسەرگیری لە دو جاردا. کاک دانیار ئەوەی کە جەناب دەفەرمووی باشترین شت لە ناو خێزاندا پێشەنگبوونی دایک و باوک. کاتێک کە دایک و باوک پێشەنگ بوون تەبابوون پێکەوە مەودە و خۆشەویستی هەبوو ڕێز و تەقدیر هەبوو پێکەوەی هەبوو قوربانیدان هەبوو هاوسەنگی هەبوو هاوکوفێت هەبوو لە هەمووی گرنگتر پێش هەموو ئەمانە دین باگراوەندێکی دینی زۆر گرنگە لە هەموو خێزانێکە کە دایک پێشەنگ بوو
ئۆتۆماتیکی بینی کە ئەم دایکە چۆن تاقە بە خەرجەدا بە ژیانی قوربانی ئەدا هاوسەنگی خێزانەکەی ئەپارێزێ ئەوە هاوسەنگە لە بینی ماڵە باوان و خەزورانە گرنگتریشت بەلای ئەم دایکەوە باوکی مناڵەکانە و خێزانی خۆی خۆشەوێ وا دەکات کە بە جۆرێک لە جۆرەکان مناڵەکان ڕابێنێت کە ئەمانیش هەوڵی پێکەوەنانی خێزان بدەنەوە گرنگە و باوکێکیش بە هەمان شێوەگەر باوکێکی سەرکەوتوو بوو لە ژیانی هاوسەرداریدا باوکێک بوو کە منەتی نەکرد لە بەڕێوەبردننی خێزان و بژێوی ژیان و کار و کەسابەت و ئیدارەدانی ماڵە باوکێک کە تەواوی خێزانەکەی لە خۆکۆ کرد بێتەوە باوکێک کە بە چاوی ڕێز و تەقدیرەوە لە خێزانەکەی بڕوانی ئەم باوکە ئەم کوڕە تەشجیع ئەبێ بۆ ئەوەی کە ئەویش ببێتە باوکێکی سەرکەوتوو لە ژیانی هاوسەرداریدا ئێمە بەپی ئەزمموی کارکردمان و کە ڕاوشکاری خێزانیشین ئەو کیسانی کە دێنە لامان بۆمان دەرکەوتووە سەرنجامی کێشە قوڵە خێزانیەکانن کە ئۆتۆماتیکی نەقڵەبێ بۆ ڕۆڵۆژ گەرگۆشەکانیان بۆ گەنجەکانیان ئەگەر تێبینیتان کردبێ خەریکە بابەتی هاوسەرگیری و ژیان پێکەونانی ژیانی هاوسەرداری لە هەندێک خێزاندا وەکو دێوەزمە لێ ڕواندرێ و کاڵ بۆتەوە لە ناویاندا و پیان قرس و ئەستەمە وێنای هاوسەرگیریەکەن کە هەزم ناکرێ و ئەزانن لەبەر ئەوەی کە ژینگەکەی خۆی ناجێگیر و نالەبارە لە هەموو خێزان داریەکە و لە هەموو پێکەونانی ژیانی هاوسەریەکە جەنگەڵستانە شەڕە ئاشوبە ڕاستە ژیانی خێزانداری مەلایکەت خانە نییە ناڕەحەتی تایە بە ژیانی پێشین و پێغەمبەر عليه الصلاة أصحابي شوا بلام أما وناجين تو بجورك لجوركان أم درجة بري خدا داب خي أما بهيلي سور بزاني بوي أما رودكين دايكان وباوكاني بريز وعزيز وخوشويز با كاتك خزان تام فيك ونا وأمن على نزم بيانية كاتك فشارك نياريك نارحتيك راجعيك لنيوان تو هاوسرك الداهية هل يقربوا كاتك يكون جاو بوتوكيتك يكون جاو دردشيبك دانستاني لقلابك مناقشة لقلابك الدور لتشاوي مناڵەکان تا سیوانە بێتەوە تا مناڵەکان بە دێوەزمە لە ژیانی خێزان و خێزانداری و ژیانی ژن و مێردایەتی نەڕوانن بۆیە ئەگەر دایک و باوک تەمتیلێکی جوانی کرد ئەو کات کوڕکچەکان تەشجیع ئەبن بۆ پێکەوەنانی ژیانی هاوسەری من خێزانم پێشک دێ گەنج هاتووە و تێتی ئەمەوێ هاوسەرێکم بۆ بێنی سلوک و مامەڵە و ئەخلاقیات و تەعاملی لە دایکم بچێت ئێمە شتێکی جوانە کاکدانیا خاتونە نێوانە و بە هەمان شێوە کوڕەکەش بە هەمان شێوە هەمان ئەوەی کردووە هەمان پێشنیاری کردووە بۆیە زۆر جوانە دایک و باوە کاتێک ژیانی خێزانداریان پێکەوەنە ئەدایەکی جوانی ژیانی خێزانداری بکەن خێزان دۆست بن خێزان ساز بن وشیارێکی ڕەهایان هەبێ بەرامبەر بەوەی ئایا ئەرکی بەرپرسیارەتی ئەم دایک و باوکە چی بەرامبەر بە ڕۆڵەوژگەر گۆشەکانیان تایبەت و تایبەتر لە قۆناغی نەشونما و گەورەبوون و پێویستیەکانی دایک و باوک بۆ چۆنەڵی دەستباربوونیان بۆ هاندانیان بۆ تەشجیعکردنیان بەردەوام بۆ نمونە بە شێوەی ئیجابی لە بابەتی ژیانی خێزانداری بڕوانن تا ئەوان ئەوانش ئەسپی خۆیان تاو بدەن تا ئەوانیش ئەو دەرگای بەڕێی خۆیانە بکەن و بەڵام دەبێ ئەم دایک و باوکە هێز بن فریاد ڕست بن یارمەتی دەربن کار ئاسان بن هەوڵ بدەن ئەوانەی کە ئەوان لەلایەن بۆ نمونە ئەستەم و قورسە لە سەریان ئاسانکەن ڕوو ئەکەینە گەنجەکانیش لەلای هەندێک گەنج ئێستا بۆتە باو من بەچی ژیانی خێزانداری بکەم نەشوقم هەیە نەخانوم هەیە نەسارم هەیە ناتوانم ئەو بڕیارە بەم و پارەکەشە مەحدودە من ئەڵێم ژیانی هاوسەرداری پرۆسەیەکی ئەوەندە مبارەک و پیرۆزە چۆن خوای گەورە لەگەڵ هێنانی هەر مناڵێک ڕزقێگە نێرێ لەگەڵ هێنانی ژنیش خوای گەورە ڕزقی جیاوازە نێرێ بۆیە هیچ کاتێک ئینسان لە ڕزقی ژیانی خێزانداری نەترسێ و قەیچێکە بە ئێمە پێچێت تەمەنمان گەیشت بێتە ئەم تەمەنە ئەنجا گەیشت بینە خانی خۆمان بەڵام هیچ کەسێکیشمان لە خۆمان بە بەختەوەرتر و ئاسوودەتر نەزانی و ئاسوودەی و بەختەوەری لە کۆشک و تەلار و قەسر و قەمەرە و داهات و پارە و موچیان نییە ئینسان لەسەر یەک بەردی ڕق لە ژێر چادرێک کابژی کە بەختەوەر بۆ کاتاکە لە قیمەی بەختەوەری خۆشی و شادیایە بۆیە گەنجەکانی ژەبێت تۆزێ وەزعەکە لە خۆیان ئەهوەنترکەن قورسی نەکەن باوان نەڵێن بڵێ منە بێ هەموو دنیا بگەڕێن من وڵاتانم ئەوە کردبێ گەشتی تەواوی خۆم کردبێ حەز و خولیەکانم سەرف کردبێ سیارم هەبێ خانوم هەبێ موچەیەکی باشم هەبێ و هەموو ممتلەکاتێکم جێبەجێ کردبێ ئەنجا بڕیا لەسەرەوە بەم ناوە شتێکە کە بەڕاستی لەگەڵ واقعی هەرێمی کوردستانی ئێمەدا و لە شەرقی ئەوسەتی شاگونجاو نییە مامۆستا بەجێ پێویستە دایک و باوک لە چ تەمەنێکەوە ڕێنمایی منداڵەکانیان بکەن و ڕێنمایی کچ و کوڕەکانیان بکەن بۆ ئەوەی کە هاوسەرگیریەکی سەرکەوت و ئەنجام بدەن کاتێکە کوڕەکە خۆی داوای هاوسەرگیری ئەکای خۆی کچەکە داواکاریە پێویستە لەو کاتە ئەمان ڕێنمایی کاربنیان لە پێشتر زۆر جار شەرمێگەیە لەلایەن دایک و باوکانە بۆ ئەوەکە بێدەنگە بێ لەو شتە
هەر فیترەتی مناڵ سبحان الله هەردوو ڕەگەز کاتێک کە تۆزێک ئەوە لە تەمەنی 7 ساڵی و پێ هەر 5 ساڵیش کچێک ئەچێ یاریەکە ڕۆلی دایکێکە بینێ بە بووکە شوشەکەی کوڕێک بە هەمان شێوە دێ سارێک ئەوە ئەکا کەیتر ئەمە ئەهلی ئەوەیە کە بتوانێت ژیان درێژە پێ بدا بتوانێت بە ئیرادە بێ و ئیداری خێزان بکاو ئەمانە هەر خۆی ئەو فیترەتە لە ناخی مناڵە بە هەردوو ڕەگەزەوە دیارە ئەوەی کە هەردوو هەم خاتو لە نێو کاکدانیاریش هەردوو بەڕێستانەوەتان باس کرد کە ئەو شەرمە ئەو قەیدی شەرمە لە بینی دایک و باوکە بشکەوە چ تەمەنێ گونجاوە طبعا مەفروزە لە ناو خێزاندا گفتوگۆی کراوە هەبێ من جارێک بابەتێکم باس کرد بۆ دەرووناسێک گوتی وەڵا لای ئێوە زۆر دیموقراتی و بابەتانە ئاڵ و گۆڕەکەن گرنگە لە ناو خێزاندا لە بینی دایک و باوک و مناڵە ئەو پرد و عەزلە نەبێت کە هەندێک شت هێڵی سوور بێ هەندێک شت قەدەغە بێ هەندێک شت نامۆ بێ ناوێنانی هەندێک شت عەیبە بێ بۆ دەبێ عەیبە بێ کاتێک کوڕەکەم داوای هاوسەرگیری بکە من بە قۆناغی هاوسەرگیری ڕۆیشتوم بە قۆناغی گەنجیا ڕۆیشتوم بە قۆناغی حەز و خولیا و ئارەزوی هاوسەرگیریان ڕۆیشتوم ئەگەر کەسێک لە گەنجدا چ کوڕ چ کچ غەریزەی نەبێ کاتە نەقسە دەی بێم غەریزەیە بە شێوەیەکی شەرعی بۆم کوڕ و کچە پڕ بکرێتەوە ئەبێ ئەم حاڵەتە لە بەرچاو بگیرێ طبعاًەوە کەوێتە سەر خودی ئەو کوڕا یاخود ئەو کچە کەی بۆ نمونە زەمینەی بۆ سازاوە بە نمونە کەسێک لە زیهنیا یەکێکی داناوە یا بۆی ڕەخساوە یا بۆی هەڵدراوە یا وەسیتێکەیە کە ئەم کەسە بۆ تۆشیا و گونجاوە مادەم گەیشتۆتە تەمەنی باڵغ بوون ئیتر 18 ساڵ تا 22 ساڵ تا 23 ساڵ باشترین کاتە بۆ کوڕ لەبەرەوەی کە گەیشتە تەمەنی 25 ساڵ زۆر ئەستەمە بێ لە لای خاڵەکان قورسترە بن بڕیاری بۆ نادرێ ئەوانی ئێمە بەپی ئەزمموی کارکردنمان لامان ئەوە بووە ئافرەتیش کە گەیشتە تەمەنی باڵغ بوون و بە تایبەتی 18 ساڵ تەمەنی کامەڵە بێ و ئامادەیە بۆ بابەتی چۆنەڵی وەچە خستنەوە و ئینتاجی مناڵ لە ڕووی سەحی و دەرونیشەوە کە ئێستا علم سەلماندوێتی بەدایک و باوکانم خاڵە مخاوفەش بزانن علم جاران بابەتی مناڵبوونی ئەگەیاندە نزیکی 40 بەد ئەوەش بەس ئێستا لە 30 داوەستاندوێتی لەبەرەوەی ئەو هەموو مناڵە چۆنەڵی خاوەن پێداویشی تایبەتە بە بۆنەی تەمەنی زۆر و ژینگەی نالەبار و هەندێک بابەتەوە دێنە دنیاوە بۆیە ئێستا علم سەلماندوێتی لە 30 تایترە بێ مناڵەکانی تەواو کردبێ ئەگەرێکی قەدەری ڕێگەی پێنەدا بێ و جارێ نەچوبێتە پرۆستەکەەوە شتێکە لە دەستی خۆیانە بوو بێ بەگەزێکێک هەربیان و گربێ و دەریایەک لە مەرج و شەرتی قوڵ و قورس و ئەزم نەکراودا بنێ ئەوە زەمبەکە هی خۆیەتی بۆیە هەر کاتێک کوڕێک ئەمەی پێشنیار کرد بۆ دایکەکەی من ئەمەیە فڵان ئافرەت بکەمە خێزانی خۆم ئەگە تۆ لە ڕووی خێزان و لێوە شاوەیی و هاوکوفێت و هەندێک بابەتەوە پێت گونجاونە بۆرە دانوستانی لەگەڵا بکە هەنگاو لێ بۆ شوێنێکی تر ئەگەر هەم کوڕە هەر جەختی کرد و وتی من تەرکی دنیا ئەکەم و تر یا بۆ گڵ یا بۆ ئەو طەبیعیە مەسئولیتەکە بگێڕەرەوە بۆ خۆی وەرە هاوکاری بە پشتیوانی بە یارمەتیدەری بە ڕێگەکەی بۆ ئاسانکە مادەم ئەمە هەست و نەست و خولیای ئەم کەسەیە نەک بابەتی سۆزداری و ئەبینداری هەستی هاوسەریە کوڕ و کچێک جاری وایە چاوێن بێ کاتەقی هەستی هاوسەریان بۆ دروست دەبێت ئێمە نایگەڕین و بە بابەتی سۆزداری و کەپڵایەتی و ئاڵ و گۆڕی نامە و پەیوەندی چوونە دەرەوە لە شەرع ئامانە هێڵی سوورن بەڵام ڕێگەش دراوە بۆ 3 جار زیاتر ببینرێن بە وەسیتێک خەڵوە دروست نەبێ یەکێک لەگەڵیانە و لە بینیان نابێ تاوەکو بگەنە نەتایجێکی باش بۆیە کار ئاسانی بۆ یەکتری بکرێ ئەگەر کوڕێک هەستی هاوسەری بۆ کچێک دروست بوو با دایک و باو کار ئاسانیان بۆ بکەن و پێچەوانەکەشی قەیچێکە بە ئەو مافە بۆ کوڕەکەت دەستەبەرەکەی کچەکەشکە بە کوڕێک رازیە ئەزانێ لەگەڵ ئەو طبیعەتی ئەو شکڵی ئەو خێزانەکە ئەو گونجاوە دیارە هەست و نەستی بۆ درو هەستی هاوسەری بۆ ئەم کەسە هەیە کار ئاسانیان بۆ بکەن پرۆسێکی پیرۆز و مبارەکە و پێغەمبەری ئەکرەمیش عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ هەر کەسێک دوو گەنج بگەێنێ بە یەکتری تر کوڕکچی خۆمان بێ یاخود دوو کوڕکچی تری بێگانە بێ ئەفەرمێ کوایە هەموو حیات و ژیانیان شەونێش بێ ئێوە گەورەترین دەستکەوتە تۆ دوو گەنج نامەزرێنی و بیان خەیتە پرۆسی هاوسەرگیریە و مەوایەک و ماڵێکی خنجیلیان بۆ دروست بکەیت مامۆستا بەدریە زۆر جار کوڕ و کچە گەنجانی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدەن لەوانە لە یەکەمین کێشەیاندا دەمەقاڵێک بەخێرا پەنابەن و بەرخێزانەکانیان بە تایبەتی خانمانەمە پێویستە دایک و باو چۆن مامەڵە لەگەڵ سکاڵای منداڵەکانیان بکەن کاتێکە کێشەیەک دێتە پێشەوە لە نێو ئەم خێزانەدا چۆنە بێ مامەڵی لەگەڵا بکەیت کە
زۆر بە ئاسانی زۆر بە سادەیی کێشەکە چارەسەر بکەن. خۆی پێش دەستپێکی پرۆسەکە زۆر گرنگە دایک و باوک ئەو وشیارێ بە مناڵ بدە. پێش هەموو شتێک وانە پێش هەموو شتێک دەبێت دایک و باوک خۆی وشیار بێ. بەداخەوە زۆر جا دایک و باوکەکان بێ معلوماتن، هەر بە چۆنەڵی ئیشە بازاڕێکی خۆیان و مامەڵە بازارێکی خۆیان مامەڵاکەن یا هەندێک تەعاملی خێزانی خۆیان شۆڕ بۆتەوە نەقلیەکە بۆ ئەم دایک و باوک پێش مناڵەکانیان دەبێ وشیار بن و کاتێک مناڵەکانیان ئامادەکەن بۆ پرۆسی هاوسەرگیری و یان بنەماڵ نێرنە ماڵ حاڵی خۆیان کە باشترین کات و تەوقیت بۆ نەسیحەت و ئامۆژگاری ئەو کوڕکچانە یەک قۆناغی پێشمارەکردن گرنگە کوڕکچەکە قسان لەگەڵا بکرێت لەسەر مەسئولیەت و بەرپرسیارەتی کاری هاوسەرگیری، ژیانی هاوسەرگیری بەرپرسیارەتیە، زەحمەتە، کۆسپولەمپەریتیایە، بەرکەوتنی تایە، تەقەوڕەقەیتیایە، دڵێشانیتیایە، بەرزوونیزمیتیایە، بەرکەوتنیتیایە، نەبوونی و نەداریتیایە، تەحملکردنیتیایە. جاران بۆ وترانەوە منخوێ ڕوئەکرا ئافرەتانە وایە ئەو دەبێت نۆ منخوێ ماڵە خەزوران نۆ منخوێ واتە 9 کیلۆ خوێ بخورێکی توانە 9 کیلۆ بەزەمە تەعبیرەکە لە زیهنی کچەکە دروست بووە کەیترە بێت بۆ تەحمل بی ئەبێ بە ئارام بی ئەبێ لێبوردە بی ئەبێ هەزمی بابەتەکە بکەیت. بۆیە گرنگە متەوقیتی یەکەم کاتێک کە مارە ئەکرێن پێش قۆناغی مارەکردنەکە کە ها دڵیان گەرمە و هەرچی قسەیەکیان بۆ بکرێ ئۆتۆماتیکی وەریەگرن ئەم کاتە زۆر گرنگە ئامۆژگاری بکرێن. و کاتی دووەم ئەو شەوەی کە ئەچنە شەوی زەفافەوە، یعنی یا ڕۆژێک پێش شەوی زەفاف یا شەوی زەفاف یا 2 ڕۆژ پێش شەوی زەفاف علمیەن و طبیەن و صحیەن بەپی ئەزمموی کارکردمان توێژینەوەمان لەسەر کردووە سەلمێنراوە. باشترین کات ئەو 1-2 ڕۆژەی پێش شەوی زەفافەکە کچەکە ئامۆژگاری بکرێ و کوڕەکە ئامۆژگاری بکرێەوە. دایک و باوک با بە هەست و سۆز و مامەڵە نەکەن، با لایەنداری نەکەن، با بە تەنها کچەکەی خۆیان ئەوە نەکەن ئەمە زوڵم و ستەمی لێکراوە ئەو کوڕۆژ بۆتە کوڕی ئەو ماڵە با بزانە بگەڕێرەوە قەولەکەی مامی عەلی جێبەجێکە بزانە ئایا خەتەئی کچەکەش نەبووە کەم و کوڕی کچەکەش نەبووە ئەم هەموو ستەم و داباری لەسەر کوڕەکە و پێچەوانەکەشی بە هەمان شێوە هەر کوڕەکە تاوانبار نەکرێ بە هەردوو لە دەبێ بنمونە ئەگەر کوڕێک زاوای ماڵێکە بێ ئەو ماڵە بە کوڕ لە زاواکە بڕوان و بۆ شێوەی مامەڵی لەگەڵا بکەن کچیش کە بووکی ماڵەکە بە هەمان شێوە بە کچ مامەڵی لەگەڵا بکەن ئەو کاتە ئەو نیزاع و چۆنەڵی بەرکەوتن و جیاوازیە دروست نابێ. بۆیە بەخوا کێشە هەیە کەم و کوڕی هەیە زوڵم و ستەم هەیە دڵشکان هەیە ناڕەحەتی هەیە بەڵام دایک و باوک ئەو بێ ئەوەندە حەکیم و دانا و لێزان بن بزانن چۆن کوڕ و کچەکانیان ئەخوانەکەنەوە کێشەکانیان لەسەر ئاسانەکەنەوە بۆی نەگاتە حاڵەتێک دەستی سێم یا دەستی دەرەکی یا دادگا یا تونند و توێژی بەڕێوەبەرایەتیەکان بگرێتەوە. مامۆستا بەدریە هۆکار چیەکە لە ئێستادا لە دوای دەستگیرانی ژمارێکی زۆر لە گەنجان پەشیمانیان پێوە دیارە دەڵێ پەشیمانی لە کاتێکدا گەنجەکە باز لەوە دەکات کە لە هەموو ڕوویەکەوە ئەم کەسێ بەدڵ بۆ گونجاوم بەیەکە بەڵام دواتر کە دەبنە دەستگیران هەست دەکات کە پەشیمان و ئەم کەسە لەگەڵ ئەوە ناگونجێت. هەردیستانەوە ئەگەڕێنە بۆ زمینە سازیەکە خاتونە نیە. ئەگەر ئەم کوڕ و کچە گەنجە لە ژینگەیەکی لەبارە گۆش کرابن لە ژینگەیەکی لەبارە پەروەردە کرابن ئیعازیان پێدرابێ ئامادە کرابن پەروەردە کرابن معلوماتیان پێبوو بێ بەو شێوەیە لە نیوەی ڕێگەدا ناپسێن چ کچەکە و چ کوڕەکە. بەداخەوە زۆرێک لە گەنجان کە ئەو جۆرە ناڕەزاییە دەرەبڕن ئەمە جێگەی چۆنەڵی غەم و نیگەرانی و هەڵوێستە لەسەرکردنە. پێدەچێ بە بەشێکی ئەو ناوشیاریە بێ بەشێکی هەزم نەکردنی خەلەلەکان یەکتر بێ و بە شەقوڵەکەی بابەتە قەیرانەدارایەکە بێ ئەمە بەرۆکی دەسەڵاتداران و حکومەتی هەرێمەگرێتەوە کە هەلی کار نییە بۆ گەنج دامەزراندن نییە بۆ گەنج سولفەی زەواج نییە بۆ گەنج سولفەی ئەقار نییە بۆ گەنج ئامادەکاری و ئامادەسازی نییە. ئێمە ئەگەر بمانەوێ ئێستا لە ڕۆژئاوا تازە خێزان ئەبدەی دەکەن و ئەفزەل لێ دەدرێ بە خێزان ئێمە تازە بە تازە بۆ من عەدەدی مناڵکەمەکەینەوە هاوسەرگیری سقوط پێەکەین و هیچ خەمێکمان لەبەر نییە وەرە بڕۆ عەدەدی ئێمە لەگەڵ جنوبە بەراورد کە بزانە کورد بەردەوام لە ناوچوونە و درکیشی بەخۆی نەکرد و هەستی پێ نەکردووە کە ئاینی پیرۆزی ئیسلام و جەخت لەسەرەوە کاتەوە کە ئێمە بە نەوە بخەینەوە مناڵی ساڵح بخەینەوە خەریکە ئەمانە هەموو ئاوای لێدێ ئەگەر حکومەت بێ کاراسانی بۆ گەنجان کاس
سلفەیەکی زەواجی پێشکی بدا بە گەنجان هەلی کار بڕەخسێنێ زەمینە سازی بکە ئەو زەختە ئابووری کە لە سەرەتی ئەویش بەو شێوەیە جاریوانی گەرانە بە نمونە بە زەخت و فشارێکی زۆر ئاڵتونێکی زۆری پێکراوە بە زەخت و فشارێکی زۆر چۆ لە مۆبیلیاتێک مونتەلەکاتی ماڵی هێناوە دوای ئیشەکەی لە نیوە سقو دەهێنێ ئەپسێ بێهیوا ئەبێ دەرگاکانی بەڕوادا ئەخرێ دایک و باوکیش پێ ئەچێ توانە مادیانە بێ بۆیە جاری وایە لێکەوتەکانی ئەو ناڕەحەتی ڕوبڕێ و گەنجە دەبێتەوە کە ئەو ناڕزایە دەرببڕێ بۆیە ئەگەر ئینشاڵڵا لێرەوە ڕۆکەمە دایک و باوکان ئەگەر ئەوەندە هێز و توانان هەیە حاڵی لە زاری خۆیان بیگرنەوە بۆ ڕۆڵۆژگە ڕۆژەکان بۆی تووشی شکست و مەلەل و تێکشکانە بنەمە گرنگە و پشکی شێر بەر حکومڕانانەکەوێ دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئەکەوێ چۆن عمەری کوڕی خەپاب ڕەزا ڕەحمەتی خواری بێ بۆ جێسمی حیوانێک گریا کە ئازاری پێبگا و ئەم بەرپرسە تاک بە تاکی ئەم کۆمەلگایە ئۆباڵی لە ئەستۆی دەسەڵاتدارانە بۆیە دەبێت چاوێک بە گەنجەکانە بەخشێنە بە تایبەت و تایبەتر گەنج بۆ هەموو بوارەکان و قۆناغەکانی ژیانیان کە بەڕاستی بەرپرسیارەتی لە ئەستۆی ئەوانە کە دەبێت باری قورسی سەرشانیان هەڵگرن بۆ ڕۆژە قیامەت ئەگەر لایەک لە گەنج و پێگەی گەنج و ڕۆڵی گەنج بۆ کار و بۆ هەموو تەواوی کایەکانی ژیانیان نەکەنەوە کە ئەمە مەترسێکی گەورەیە بۆیە زۆرێک لە گەنجەکانمان بەڕاستی ڕێگی غەریبی و هەندەرانی گردۆتە بەر و زێدی باب و باپیران و نیشتیمان و خاک و وڵاتی جێهێشتووە فیراقێکی قورس و قۆڵی لە ناو خێزانەکاندا دروست کردو. مامۆستا بەدریە شتێکگەیە و بڵێم دەردە نەخۆشیە خەیاڵی میدیایی خەیاڵی سۆشیال میدیا خەیاڵی ئەڵقە و فلیمەکان ئەبینێت خارمێ سێریەکان پیاوە چەند باشە بۆی چۆن ئەوەیە ئیدی کە ئەچێتە پرۆسی هاوسەرگیری و خەیاڵی لە مێشکە یاڵێ حتمما بەو نەفەسەوە زەواجەکەینەوە کەسەوا خۆش میلانش لە دەستگیرانداریە خۆشەویستی محەبەتێکی زۆر هەبێت و ئەمە تا چەند گرنگە ینی ئەو خەیاڵەت دەربین لە مێشکی خۆمانە لە واقعیا بژین تێبگەین لەوەی کە لە پرۆسی هاوسەرگیریدا کێشە و مەشاکل دێتە پێشەوە ناخۆشی دێ خۆشی تێدایە هەمووی خۆشی نییە و فلیمانێکە هەیە ڕاستە بەتێکیت ئێمە ئینشاڵڵا لە پلانی ساڵمانە و کوڕێخرای خوشکانی ئیسلامی خولێکی دایکێکی نمونەی بکەینەوە و خولێکی باوکی نمونەی بکەینەوە کە بەردەوام هەمان بووە و خولێکی ماڵداری بکەینەوە بۆ کێ بۆ ئەو گەنجانەی کە ئامادەن بڕۆنە پرۆسی هاوسەرگیری هەم لە کوڕان هەم لە کچان چۆن ئیدارەی خێزان بکەن ئەمە گرنگە بۆیە ئەو گەنجانەی کە وا دەزانن ژیانی خێزانداری وەک ڕیکلامی تەلەڤیزیۆنەکانە وەک تەمسیلە دەولاشکراوەکانە وەک ڕاگەاندنەکانە کە بە کلیکێک هەچی حەز و خولیا هەیەی باڵاخانەیەکە یەکێکی نیشتە جێبوونە سارێکی مۆدل بەرزە ژیانێکی خۆشە سەیرانگایەکە ئاڵتور و مجەوهەڕاتێکە بە کلیکێک ئەمە بەس لە بەهەشتا شتیوە هەیە ئەوەی بۆ کەسی خاوەنی خۆی بۆیە لێرەوەمە بە گەنجەکانەڵێن ژیانی هاوسەرداری بەخوا ڕیکلام نییە تەمثیل و سیناریۆیەک نییە مەسئولیەت و بەرپرسیارەتیەکە بۆیە بێ ئینشاڵڵا تحملی کردانەوەکان پێی کاتێک ڕوبەڕویان بێت. مامۆستا بەدرێتا چنێک دابوونەریتەکان کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ژیانی تاکێک ژیانی هاوسەرگیری کوڕ و کچێک عقارێکی خراپدا بێت. هەندێک دایک و باوک هەیە کە کاتێککە بووکێک ئەهێنن دەڵێن ئێمە تەقالیدمان وایە بووکەکە بوو شێوازی پێخۆش نییە دیکەنە ئینکاری لەگەڵدا تا چنێک ئەمە کاریگەری ئەبێت. وڵاجا ببورن بابەتی عادات و تەقالید نابێ زاڵ بێ بەسەر ژیانی خێزانیە و من نابێ بۆ نمونە ڕسەنایەتی خۆم زاڵکەم بەسەر بووکەکەمە یاخود بەسەر زاواکەمە یاخود ئەو کەسێک کە دێتە ماڵەکەم غەریبەیەکە بە نمونە لەگەڵ ڕێز و تەقدیری تەواوم بۆ هەموو بۆ نمونە بنە ماڵە و خێزانێک و هەر بۆ نمونە عشیرەتێکیش شێخێک بەردەوام شێخایەتی خۆی بە بووک و زاواکەی بفرۆشێتەوە مسکێنێک بە هەمان شێوە پێچەوانەکەی و عشیرەتێک بەردەوام بڵێ ئێمە وەکو عشیرەتی فڵانەوە عادات و تەقالیدمانە لە ئێمەوە هێڵی سوورە نابێ ئەوە بکرێەوە هەندێک عاداتی جوانی پێکەوەیی گونجان ئیداردانی ماڵ خۆشەویستی هاوسەنگی میوانداری میواندۆستی پەیوەندی خزمایەتی بەدەستێنانی ڕزقی حەڵاڵ و کار و کەسابەت هەندێک پێداویستی ژیان عرفەن کە هاتووە بەم سیلسیلە جوانە ئەگەر
کەسەکەی لێ ئاگادارکەیتەوە بووکتە یاخود زاوایە ئەمە شتێکی زۆر باش و مبارەک و پیرۆزە. بەڵام ئەگەر لە هەندێک عادات و تەقالیدی خێزانی بەنمونە بێ و تەپڵەکاوانە بێ و عادەتیەمێ و شێشتاوا لێ نەندرێ ئەو قاپاوانە شۆرێ ئەو شتاوا دانەندرێ بەردەوام ئەو شتە زاڵکەی بەسەری عورفەن و بنەماڵەیەن و عەشیرەتەنەوە پێچێ و نەفەسێکی زۆر درێژی ئەوە پێویست بێ وە لە نیوەدا و کەسە ئایا کوڕ بێ یا کەس بووک بێ یا خود زاوات و شیپستان بێ بۆیە گرنگە ئێمە بگەڕێنەوە بۆ بنەمانە گۆڕەکانی شەریعەت شەرع چۆن هەرمانەدا مامەڵە بکەین لەگەڵ کوڕا لەگەڵ کچا لەگەڵ بووکە لەگەڵ زاوایە لەگەڵ مناڵە لەگەڵ خێزانە چۆن خێزان ساز بین و چۆن خێزان دۆز بین و چۆن بتوانین قوربانی بە ژیان مامدەی چۆن بتوانی هاوسەنگ بین و ئەگەر ئێمە بمانەوێ خێزان بپارێزین ئەوە ئینشاءڵڵا جێبەجێکاری 165 ئاەتی قورئانی کە ڕوومان تێ دەکات بەیەکەوە تەبابن ڕەبابن ڕێک بن خۆشەویست بن لێبڕاو بن بە ئیرادە بن تاقە بە خەرج بدەن لێک تێ بگەن لێبوردە بن ئەمانە گرنگترین. مامۆستا بەدریە کە دانیار ببوورە مامۆستا بەدریە ئایا ڕێنمایی و هاوکاری خێزان بۆ کچ و کوڕ تەنها لە پێش هاوسەرگی و لە قۆناغی سەرەتای هاوسەرگی یاخود دوای هاوسەرگیش دەکرێت بەردەوام بێت؟ دەمەزەردکردنەوە تا چەند گرنگە؟ طبعاً جارە ڕاهێنان گرنگە ئیتر لە تەمەنی نەشونماوە ئیتر لە 16 ساڵەوە گرنگە ڕابهێنرێن. دەمەزەرکردنەوە کاکدانیار دایک و باوک هەمیشە نایشارنەوە لەبەرەوەی من ئێستا خۆم نەنکم بە دوو قۆناغ خەسووم هەم خەسووی بووکم و هەم خەسووی زاواشم بۆیە هەمیشە دەبێ لە دڵڕاوکێدابی نەک چۆنڵی خەوف و ڕیجا نەک ترسێک هاوسەرگیری و ژیانی کوڕکچەکە لێبێ بە دێوەزمە بەردەوام وەکو دایکێکی فیداکار وەکو باوکێکی فیداکار لە ئامادەگی و ئامادە سازیانی ئەمڕۆ بۆی هەیە کچەکەت بێ بە فرمێسکەوە بێت تەلات بعد یەک دەریا لە سکاڵای قۆڵ هەرچەنە الحەمدوللا ئێمە مناڵمان وا فێر کردووە کە هەتا بۆتانەکرێ نەهێنی ماڵ ئەبەدون ئەبەد با ئێمە پێ نەزانین بەڵام دەرگاشی ئەمە ڕوا داناخێنی بێ پشتیوان بمێنەوە خۆت ئامادەکەی کاتێک ناریەک بێتاقەتیەک ئەوەیەک لە نێوچاوانی دا خوێنتەوە بارێکی قوڵ سەرشانێتی خەمێک بە گەورە لێ ڕوانیوە لای تۆی بە دایک و باو زۆر بچووکە لەبەرەی ممارەسەی ژیانەکەت کردووە لەسەری ئاسانەکەی کوڕەکە بە هەمان شێوە بووکەکە بە هەمان شێوە زاوەکە بە هەمان شێوە بۆیە بەڵێ کاکدانیار دەمەزەرکردنەوە بەردەوام پێویستە هاندان بەردەوام پێویستە مەوعیزە و ئامۆژگاری بەردەوام پێویستە هەندێک قۆناغی تایبەتمەند گرنگە کە بەردەوامی ئازی پێ بدرێت لە میوانداستی لە گەشتی خێزانی لە داوەتی بنەماڵەیی لە سەفەرکردن پێکەوە لە بۆنە خێزانیەکان لە جەژنەکان لە هەموو ئەوانەدا گرنگە کە بەرکەوتن ئەبێ لەگەڵ خێزانی هەردوو بنەماڵە دەبێ ئێمە ئەوەندەی لە توانامانە هەیە وشیاریان پێ بدەین تاوەکو ئەگەر بەرکەوتنێک ڕاجیاییەک قسەیەک بە تەنزەوە بەرز و نزمیەک ستەمێک ببووت زوڵمێک نادادیەک جیاوازیەک جیاوازیکردن لە بینی کوڕ و کچ و بووک و زاوامانەدا بەدی کرا ئەمە دڵێکی گەورەوەری بگرێ و خۆی بۆ ئامادەکرد بێت کە شەڕ و بەڕوویە بێتەوە. بێگومان دادەبەری دەزانم کە زۆرێک شار و شارۆچکەکان گەڕاوی یانی ئاگاداری زۆر شتی وردەکاری لە بابەتی هاوسەرگیری خێزان خێزانەکان بە تایبەت گەنجانیان کچان و کوڕان ئەیانوێ چۆن هاوسەرگیری بکەن چیان نوێ یانی ئەگەر کەسێک کوڕێک دەوێت ڕێگەی جەنابتەوە یاخود چێ بە هەمان شێوە چیەکە لەم سەردەمی ئێستا داوای چ شتێک دەکەن لە پرۆسیاس و ئامۆژگاری چییە بۆی کە بچنە پرۆسەیەکی سەرکەوت؟ وەڵا کاک دانیار جاری وایە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترە گۆڕێ لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەک لە شارێک بۆ شارۆچکەیەک لە گوندێک جیاوازە گەنجەکان ئەبێ زۆر وشیار بن سەبارەت بەوەی کێ دەکەنە هاوسەری خۆیان کوڕێک کێ دەکاتە دایکی مناڵەکانی ئەمە زۆر گرنگە خاڵی وەرچەرخانە و دایکێک کێ دەکاتە باوکی مناڵەکانی ئەمە گرنگە بەس ئەوەی زۆر زەق و باوە گەر گەنجەکان کوڕەکان بە تایبەتی بەدڵێکی گەورە لێمان وەرگرن جوانیان زۆر کردوتە قیاس من جاری وایە ئەڵەم ئەگەر کەسێک ئەوەندە ڕەوشتی جوانی هەبوو نیسبەیەکیش لە جوانی هەبوو تەنازول کا بۆ بەشە جوانیەکەی کە ئەم گەیاندوێتیە بەر ڕەهایی داوای جوانی کردووە کە ئەم ڕەوشتە جوانانەی بینی بە جۆرێک لە جۆرەکان تەواوی جەستا ئافرەتەکە جوانەکە و پێچەوانەکەشی پیاوەکە جوانەکە من یەک پێشنیارم هەیە بە تەکنیکێکی باش بە تەکنیکێکی جوان کوڕۆکچەکان لە چوارچێوەی شەرعە
بینین هەبێ جاریوا ئۆتۆماتیکی بە هەڵدان و بە ڕسمێک یەکسەر ڕفسێگەدا کوڕەکە باماچێک چەکە ماماچەوە کاتێک کە تۆ کوڕەکەت بە قسە و گفتار بینی بە گفتار جیاواز یەکسەر ئۆتۆماتیکی شکلی ئەو کەسە گۆڕانکاری بەسەرادێ بۆ یەکسەر لە ڕێگاوە قرار نەدەن من ئەڵێم چ کوڕ چ کەس تەنها جوانی نەکاتە قیاس و دەوڵەمەنی نەکاتە قیاس بڕوانامە نەکاتە قیاس و ها بنەماڵەیەک ئۆکۆی کە خاتو لە نیاوتی من عشیرەتێکم و تۆ عشیرەتێکی تر ئێمە ئەوەی کە ئیسلام داوای کردووە کۆمەڵێک ها بنەمای داناوە بۆ هاوسەرگیری بۆ نمونە جوانی مافیداوە بە کوڕ و کچ کە هەیبێ و حەسەبوو نەسەبێ و لێوە شاوەی و هاوکوفێت هەبێ و کە دینەکەمە گرنگێ مەجەختی لێ دەکەینەوە و هەستی هاوسەری شەبێ ئەم بنەمانە گرنگن بۆ هاوسەرگیری بەس گەنجەکان ئەوەی خاڵی زەقە زۆری کە لای ئێمەیە زیاتر جوانی مناڵم ئەگەر نیسبەیەک لە جوانی هەبوو سیفاتە جوان و بەرزەکانی هەبوو تەواوی جەستەیە میستانە بە ڕوخساری و کە مامەڵەیەکی تەندروستی هەبوو کۆی ئەم شخصە ئەم کارکتەرە سبحان الله جوانی لێ ئەبارێ بەس ئەگەر لەگەڵ مانگا شەڕی کرد سلوک و مامەڵەی بە دڵی ئێمە نەبوو چ کوڕ چ کەس بەخەر تەحتە سەترە کاگیانیا لە ڕاستە دەست چاو خۆش بدات بەژیان زۆر سپاسەکەین و ڕێزمەوە سەبەدری ئیسماعیل ڕێنماییکاری خێزانیە خوا بەخێر بێت خۆش بێ موفق بن سەربەرز و سەربەڵند بێ